ئەو ئاهەنگە گێڕێ و ئەڵێ عیسا کوڕی خوایە، مەریەم خوایە وە خوش خۆی خوایە ئاوا ئەکا، ئەی تۆ بۆ لەگەڵی خۆشی دەرەبڕی. برا نابێ هەر خۆشیش بوێن. ئەها چی بە خەڵگەکەنەوان، ئەها چی بە مسلمانانەکەن، ئەها ئەم وڵاتە گاور و جوولەکە گەورە زلهێزانە چیەکەن بە مسلمان. مسلمانێ بۆ دروستەکەن هەر خۆت بکوژێ، دینێ بۆ ناشرین بکە، هەموو دنیای ناوە بەیەکە. ئەوان تۆ بە هیچ نازان، ئەی تۆ بۆچی لەگەڵیانە بەشدارەبی لە خۆشیەکانیانە؟ تۆ بۆ بەلایەوە دانیشی 100 کەڕە یاریزانێکیان ئاواکە، یعنی خواسیانە، تۆژەڵی ئەڵڵا بردیەوە، بابە لەسەر تەکەوێ. ئەڵڵا بردیەوەی چی؟ تۆ خۆش دەوێ، نابێ خۆشە بوێ، ئەوە ئەڵێ خواسیانە. لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة. أما خوا فرمي بالراستي لامك تأكيدا، قدك توكيدا، دو جار بالتأكيد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة. كافر بنواني وتيان خواسيانا توجشي لقليان خوشي وآواد دربر أشي قولي سيقوش داني، قولي سيقوش يعني خواسيانا ويسروا الله أما يعني عيسى مش المريم أزاني وايا نازانی دەبڕۆ هەمووی لە دلت کە بیکە بە هەزار پارچەوە تا خوای گەورە نەیکردی بە هەزار پارچەوە خوابمان پارێزی.